سەبارەت بە ڕێنمایەکانی تایبەت بە ناحیە ڕزگاری دیارە بێگومانی مە کۆمەڵی ڕێنمایمان دابەزانووە لە ڕێگەی ناحیە وەرەوە لە ڕێگەی هێزە ئەمنیەکان و لە ڕێگەی لیژنەکانی ناحیە ڕزگاریەوە ئەو ڕێنمایە تایبەتە بە خۆپاراستن و نەبوونی قەرەباڵغی لە ناو شارە. ئەم نەبوونی قەرەباڵغیە دیارە بێگومانی ئێمە کۆمەڵێ دوکانمان هەیە کە پێکاتوە دوکانی وشکە فرۆشەکان ئەرد فرۆشەکان واروها جملە فرۆشەکان بۆم بەسێ ئێمە ئەو ڕێنمانی کە داومانە بە ئەو دوکانێلە ئەوەیەکەوە قەرەباڵغی نەبێت. ڕاستە خۆ ئەو خەڵکانی کە دێنە ناو دوکانەکانەوە لەگەڵ ئەوانی کەوا دێنە لە دەروی دوکانەکان پێویستەوانی کەرێنە ناو دوکانەکانەوە بەش بە بەش خەڵک بخەنە ڕێ خەڵک لە دەرەوە چاوەڕێ بکەوەرەوە هەر خەڵکانێکیش لە دەرەوەی ڕێنمایەکان لە دەرەوەی دوکانەکان وشکە فرۆشەکان پێویستە مەترێک نێوانی بێ واروها جگەلەوەش ئەو ڕێنمانی کەوا ئێمە داومانێتە سەرجەم دوکانەکانی ناحیە ڕزگاری ئەوەیەکەوە دەستکێش و دەمامک بە شێوەیەکی گشتی بەکاربێنن ئەو دەستکێش و دەمامکانە پێویستە ڕۆژانە بگۆڕێت واروها لەگەڵ ئەوەشدا قەرەباڵغیەکی زۆر لە شوێنەکانیان دروست نەبێ هەمومان نەزانین ئەم کۆرۆنایە ڕاستە و خۆ لە بەریەکەوتنەوە یاخود لە نزیک بوونەوە دروستە بێ. کۆمەڵی ڕێنمایی تایبەتیشمان هەیە بە جوتیارەکان بە خاوەن کێڵگە پەلەوەریەکان ئەوانەی کەوا باخیان هەیە زەرعاتیان هەیە داوایان لێکین بەپێ ئەو ڕێنمانیکەوە ئێمە هیمانە ئێستاکە بەیانی کە دەرچوون لە ماڵەکانی خۆیان هەموو بە بەردەوامی هاتوچۆن نەکەن بۆی تووشی ئیجراعاتی یاسایی نەبن و هەروە سیارەکانیان حیجز نەکرێت بەیانی کە دەرچوون بۆ سەر باخەکانیان بۆ سەر زەرعاتەکانیان بەیانی بڕۆن و بە پێ ڕێنمایەکانی ئێوارە سەعاتی 5 بۆ 6 بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. جگە لەمەش ئێمە ئەو لیژنانێکەوە داماناوە لە ناو ناحیا دیارە ئێمە نزیکی 7 بۆ 8 لیژنەمان هەیە. ئەو لیژنانە ڕاستەوخۆ لە ناحیە لە تەندروستی لە ڤێتەرنەری واروها لە سەحە لەمانە دروست بووە ڕاستەوخۆ هەر یەکە و بەپی تایبەتمەندی وەزارەتەکەی خۆی ڕێنمایەداتە هاوڵاتیان و ڕێنمایەداتە دوکانەکان. جگەلەوەی مە هەموو لیژنەکانیشمان پۆلیسی کۆمەڵگەی لێیە بۆ ئەوەی ئەو پۆلیسانە ڕێنمایی تەواوەتی هاوڵاتیان بکەن چۆن بتوانن لە کاتی تعاملکردنیان لەگەڵ خەڵکە لەگەڵ هێزە ئەمنیەکانە بتوانن تعلیماتەکان جێبەجێ بکەن. ئەو لیژنانەش ئێمە دەسەڵاتی کامل هەیە بۆ لیژنانە واروانەحەکان دەسەڵاتی کاملمان هەیە هەر یەکە وەزارەتێک لە ڕێخۆی ئەو نوێنەرانیکەوە لە لیژنەکان هەیەی ڕاستەخۆ سزادانە غەرامەخستنە داخستنە ئینزارکردنە ئەوانە بکەین. دیارە بێگومان ئێمە سەرەتا لە ڕێگەی لیژنەکانمانەوە خەڵک ئاگدارەکەینەوە لەو ڕێنمایانە پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکەن سەرجەم دوکانەکان پێویستە دەفتەری تایبەتیان هەبێ بە لیژنەکانمان. جگەلەوەش ئێمە زۆربەی ئەو بەروبوومانێکەوە لە ناو ناحیە ڕزگاریە خەرج دەکرێت بە تایبەتی سەوزە و میوە ئەمانە لە عەلوەی کەلارەوە دێت وارووا ڕێنمایەکانی کەلار ئەوە دەدرێتە عەلوەکان و ڕاستەوخۆ بەقاڵەکان کە دێنە لای ئێمەش ڕێنمایی تایبەتیان نەدەینی. لیژنەکانمان ئەوەی کە تایبەتە بە لیژنەکانمان ئێمە لێرە جگەلەوەی کەوا ئەو دوکانێلمانەی ئێمە مەیدانی ئاژەڵمانەیە کە گەورەترین مەیدانی ئاژەڵە لە گەرمیانە ئەتوانم بڵێم کەوا کڕین و فرۆشتنی پێوە ئەکرێت. جگەلەوەش ئێمە قەسابخانەیەکمان هەیە لێرە ئەو قەسابخانەیە ڕۆژانە ئاژەڵێکی زۆری لێ سەرەبڕێ بۆ مەبەست ئێمە لیژنەی تایبەتمان داناوە و ڕێنمایی تایبەتمان کردووە و دکتۆری تایبەتی ڤێتەرنەریمان داناوە سەرپەرشتی ئەو قەسابخانە بکات وارووا کڕین و فرۆشتنیش کە لە مەیدانی ئاژەڵا ئەکرێت. دیارە خۆشبەختانە ئێمە لە ڕێگەی لیژنەکانی بەرگری شارستانی و تاواکو ئێستاکە 3 جا دەرمانی تایبەت بە پاکشکردنەوە لە ناو ناحیەکە وارووا لە ناو فەرمانگەکان و لە شوێنە گشتیەکان و واروها لە مەیدانی ئاژەڵەکە و لە قەسابخانەکە ڕێژێنراوە و جگەلەوەش ئێمە چەند هێزێکی تری ناوخۆمانی خسمانتە حاڵەتی ئامادەباشیوە بۆ ئەوی بتوانن هاوکارمان من بە تایبەتی ئێمە بەشی دارستان و ژینگەی ڕزگاریمان خستووەتە حاڵەتی ئامادە باشەوە بۆ ئەوی بتوانێت هاوکارمان بێ لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچوو.